شۆڕشە یەک لە دوایەکەکانی کوردستان بۆ ئەوە نەبووە ئێمە داوای پلە و پۆست و پایە بکەین نە لە بەغدا نە لە هیچ وڵاتێکی تر بۆ ئەوە بووە خاکی خۆمان و کەرامەتی نەتەوەیمان بپارێزین. کێ بوو خاک و نیشتیمان و خوێنی ڕژاوی پێشمەرگەی کردە قوربانی پۆست و کورسی و کەسی بە بەدیلی خۆی نەدەزانی و لە پێناومانەوەی خۆشیدا دەیان قەیرانی سیاسی و ئابووری و کۆمەڵایەتی بۆ گیانی خەڵکی فەقیر و هەژار خوڵقاند. مامۆستا و زانای ئاینیتان دایە بەرشەق و تەنانەت پەرلەمانتان داخست و یاساتان خستە ژێر پێتانەوە. چیتان هێشتووەتەوە لە پیرۆزیەکانی شۆڕشی کوردی؟ بڕۆن گوێ لە هاواری مامۆستا و فەرمانبەر و پێشمەرگە و دایکی شەهیدان بگرن، بزانن ئێستا پیرۆزترین شۆڕش کامەیە، شۆڕشی ئێوە بۆ کورسی یان شۆڕشی ئەوان لەسەر شەقامەکان بۆ کۆتایی هێنان بە قۆرخکاری و نیشتیمان فرۆشی ئێوە و وەرگرتنەوەی مافەکانی خۆیان. پێشمەرگە دروست بوو بۆ ئەوەی پارێزگاری لە مافە نەتەوەیەکانی ئێوە بکە، لە مافی یەکسانی ئێوە بکە، لە دادپەروەری کۆمەڵایەتی بکە. کام پێشمەرگە؟ ئەو پێشمەرگەیی تا کارتان پێیان بوو، سنگیان قەڵغانتان بوو کە کارتان پێیان نەما، موچەکانتان کردنەوە بە ڕووباموچە و بەهۆی نەبوونیەوە کۆتاییان بە ژیانی خۆیان دەهێنا. کام بەرگری؟ ئەو بەرگریەی ئەوان خوێنیان لە پێناودا ڕژاند و ئێوە بە بڕیارێکی شەخسی و حزبی بێ تەقەنیوەی خاکتان پێدۆڕاند. ئەو پێشمەرگانەی خوێنی خۆیان ڕژاندووە نەبوو مۆچە بووە، نەبوو ئیمتیازات بووە، بەڵکو بۆ ئازادی و بۆ یەکسانی و بۆ مافی چارەنووس بووە. کام ئازادی؟ ئەو ئازادیەی لەسەر پۆستێکی فەیسبوک برۆی پێشمەرگەیەکتان تاشی و لە پایتەختەوە ڕەوانەی ئەو دیوی دێگەڵەتان کردەوە، ئەو ئازادیەی لەناو حەرەمی مزگەوت و بە نوێژی نیوەڕۆ ڕیشی مامۆستای ئاینیتان پێسووتاند و لە بەردەم زانکۆدا ڕۆژنامەنووسان پێڕفاند. ئەگەر پارتی نەبێت، سەرکردایەتی جەنابی سەرۆک نەبێت، هیچ کیانێک هیچ قەوارەیەک بە ناوی کوردستان وجودی نامێنێت. بەڵێ وەک خۆتان فەرمووتان دیارە 16 ئۆکتۆبەر پێشمەرگە ئاسا ڕەمزی بەرخودانی خەباتان لە کەرکووک نیشاندا و نەتانهێشت یەک بست، تەنانەت یەک بستی خاکی نیشتیمان لەدەست بچێت. پەیام بە ئێرانیەکانیش دراوە، بە تورکیاش دراوە، بە حکوومەتی عێراقیش دراوە، یەک بست بێنە ناو خاکی کوردستانی عێراق، یەک بست. ئەمرین بەڵام نایڵین ئیرادەی ئێمە بشکێ لە بەرامبەرەوە. گەربیرەنەوتەکانی خوڕمەڵە و بای حەسەن و پاڕانەوەتان نەبوایە لە عەبادی کە وڵات بە وڵات بەدووی دەکەوتن تا لە کاتی قاوە خواردنەوەیەک چاوێکتان پێی بکەوێت و لێی بپاڕێنەوە تا بەڵکو بگەڕێنەوە بەغدا. پارتی بەکردەوە لە زۆنی هەمەڕەنگ نەیتوانیوە ئەو دەستهەڵاتەی کە پێویستە بیسەپێنێت لەوێ هەیبێت. جەنابی سەرۆکی پاراستنی پارتی بێ دەسەڵاتەکەی زۆنی هەمەڕەنگ بپرسە بۆچی لای تۆ یەک ڕەنگە و شوێنی تر هەمەڕەنگ؟ دەزانی بۆ؟ گەر لە زۆنی یەک ڕەنگەوە گوێ لە ئاه و نزولەی دایکی سەردەشت عوسمان و ویداد حسین و جگەر گۆشەکانی شەید محەممەد عەزیز و دکتۆر هوشیار بگریت، بۆنی ڕیشی سوتاوی مامۆستای ئاینی بکەیت و سەیری برۆی تاشراوی پێشمەرگە بکەیت، وەڵامەکەی ڕوونە ئەوەی دەسەڵاتی لای تۆ یەک ڕەنگ کردووە نادیموکراسی و تاکڕەوی حزبەکەتە، نەک دیموکراسی و خۆشگوزەرانی خەڵک، چونکە جیهان دیموکراسی ئێوەی لە شەقی شەقوەشێنی حزبەکەت بینی لە مامۆستایەکیدا کە تەنها بۆ داوای موچەکەی هاتبووە سەرشەقام. ئەوە گوزەشت بتانەوێت دەنگی هەولێر و دوهۆک بە هەڕەشە و چاوزیدکردنەوە و هەڵکوتانە سەر ماڵ و مزگەوت کب بکەن. هەولێری قەڵا و منارە و دوهۆکی بووکی کوردستان بە دەنگەکانیان لە 12/5 نیشتیمانێک ڕەنگین دەکەن، نەک زۆنێک بەویستی ئێوە یەک ڕەنگ.